ئەمە گوندی ئەخۆیە 10 کیلۆمەتر لە ناوەندی قەزای خانەقینەوە دوورە. سەرجەم دانیشتوانەکەی لە نەتەوەی عەرەبن. ئیمام و خەتیبی ئەم گوندە پێش چەند ڕۆژێک سەردانی چەند شوێنێکی کردووە لە پارێزگای دیالە. دوای گەڕانەوەی باری تەندروستی تێک دەچێت. خەڵکێکی زۆر بۆ هەواڵپرسین سەردانیان کردووە لە دیوەخانەکەی خۆی. دواتر سەردانی نەخۆشخانە دەکات، پشکنینی بۆ دەکرێت، دەردەکەوێت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. پێیان وتین پێشنوێژ و تارخوێنی مزگەوتەکەمان نەخۆشە. بۆ ئەحواڵپرسین لە نزیکەوە سەردانیمان کرد. دەمازانی چەند هەفتەیەکە لێرە نەبوو و نەخۆشە، بەڵام نەمان دەزانی کە ئەم نەخۆشی هەیە. باوکم هەندێک کاری لای دادوەری هەبوو، سەردانی شارەبانی کرد. پێش گەڕانەوە سەردانی ناحیە جەلەولاشی کرد. دواتر هاتەوە بۆ ماڵ. هەرکە لە ئۆتۆمبیلەکە دابەزی وتی هەست بە ئازاری سنگ دەکات. دواتر بۆ چارەسەر بردمان بۆ نەخۆشخانەی خانەقین و پشکنینی بۆ کرا. دوای گەڕانەوەی ئەنجامەکان ئاگاداریان کردینەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. تیمەکانی کەرتی تەندروستی خانەقین بەردەوام پشکنین بۆ هاوڵاتیان دەکەن. تاوەکو ئێستا زیاتر لە 500 پشکنینیان بۆ گومان لێکراوان بە ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای خانەقین و ناحیەکانی دەوروبەری ئەنجام داوە. ئەوەی سەیمە لە ئەوایی تابع بۆ ئەم مەلایە دەرچووە پێشە 2 ڕۆژ دەرچوو پۆزتیڤە ئاهاتینە بۆ ماڵیان بۆ تاقییان بکەین هەمویان لەگەڵ مزگەوتەکەش تەعفیر و تاقیمی بکەین. ئەوەش ماڵەکەی خۆیش هەمووی ئیساباتی دەرچوو هەمووی نەگەتیڤە لەسەر ئەمڕە بتێستە. بەڵام ئەم مەلایە پێشە 2 ڕۆژ یەک تەجەموع بوو لە ئەم ئاوایە مولامسی زۆرە. اینجا گەرەگی مە هەمویانی ساتەیە کۆنتترۆلیانەکەین. بەهۆی پابەت نەبوونی هاوڵاتیانەوە با ڕێنمایە تەندروستیەکان ڕۆژانە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی لە زیادبوونە. لە خانەقینیش تا ئێستا 6 حاڵەتی کۆرۆنا تۆمار کراوە. دەشتی جەماڵگەلی کوردستان، خانەقین.